ناڕزایەتەکانی شەقامی شاری بەسرا و شارەکانی تری عێراق لە مێژە هێوەربوونەتەوە، بەڵام چ کاریگەریەکی بەسەر حکوومەتی عێراقیدا جێهێشتووە لە کاتێکدا ئەگەر بەسڕای دەوڵەمەند بەنەوت لە خەمی هەبوونی ئاوێکی سازگار و نەبوونی کارەبا ڕژابنە سەر شەقام، ئەی ئێستا چی؟ خۆ وەک ئەم شیکەرەوانە باسیەکەن خزمە گوزاریەکان وە خۆیانن. لە بەسڕ هەر گڵۆپە ئاوێک کە لە بەلوعەکە دێتە خوارەوە بۆ هیچ شتێ بەکار نایێت بۆ مرۆڤ و یان بۆ ئاژەڵ. ئەو پیسبوونە بێبەرنامەی حکوومەتی عێراقی لە پشتەوەیە، هەروەها بەشێکیشی پەیوەندی بە گۆڕانی کەش و هەواوە هەیە. خەڵقیش لە ڕێگەی فرێدانی زبل و خاشاک وایان کردووە ئاوەکە پاک نەبێتەوە و جوڵە نەکات. لە ئایندەدا ئەگەر گوێی پێنەدرێت ئەوە دەبێتە گرفتێکی گەورەتر. لە سەرتاسەری عێراق یەکێ لەو گرفتانی قسەی زۆری لەسەرەکرێت گەندەڵیە. هەرچی حکوومەتەکەی عەبادی بوو دەستی لێ هەڵماڵی بوو شەڕی بەرپرسە گەندەڵەکان بکات. حکوومەتەکەی عادل عەبدولمەهدیش کە پشتیوانی سەدرەکانی لە پشتە و ئەوانیش زۆر جار شەقامە جوڵێنن هەروە دەڵێن کەوا بوو چۆن شەڕی گەندەڵی بکرێ لە عێراقدا و شەڕی کێش بکرێت. لە عێراق لەو شوێنێک نییە بۆ بنبڕکردنی گەندەڵی. لە عێراق گەندەڵێکی بەدامەزراوی هەیە بەسراوەتەوە بە قاوارە سیاسەکانەوە. لەبەر ئەوە دوودڵن لە کردنەوەی دۆسیەکانی گەندەڵی، چونکە گەر بکرێت ئەوە بەرپرسی باڵا بەردەکەون کە دەبێتە هۆکاری کۆتایی هێنانی حیزبەکانیشان. ئێمە داوا لە توێژی سیاسی دەکەین کە شەڕی گەندەڵی بکەن کە خۆیان دەگرێتەوە. لەو باوەڕدا نیم بەڕژدی شەڕی گەندەڵ کاران بکرێت مەگەر فشارێکی گەورە لە ناوخۆ یان لە دەرەوە دروست ببێت. لەم کۆڕەی واشنگتن ڕەنگە قسەکردن لەسەر ئەوەی دەوڵەمەندترین شاری نەوتی عێراق بەسرا خەڵکەکەی بێبەشە لە ئاوێکی پاک بۆ خواردنەوە، دەریایەکی گەورەی هەبێ و خەڵکەکەی کارەبای نەبێت. ڕەنگە لە ئامادەبووان شتێکی سیر بێت بۆچی لە عێراق و هەرێمی کوردستانیش پارە نەخراوەتە خزمەتی بوژانەوەی ئەو خزمە گوزاری بنچینەیانە. لە وڵاتی ئێمە پارە لەگەڵ سرمایە بە یەک چاوسەی دەکرێت. پارە جیایە لەگەڵ سرمایە. دەوڵەمەند بوون جیایە لەگەڵ بوونی وڵاتێکی دەوڵەمەند. بوونی پارە معنایوانیە تۆ کارەبات هەیە. بوونی نەوت معنایوانیە تۆ سیستەمێکی خزمەت گوزاری ڕێکوپێکت هەیە. بۆ ئەم خەڵکە کە تووڕێە و هەڵەچێت چ لە کوردستان و چ لە ناوچەکانی خواروی عێراقا بۆ تووڕەبوونە لەمەیەوە ئێمە بۆچی وڵاتێکی دەوڵەمەندمان هەیە لەگەڵ میلەتێک و دانیشتوانێکی هەژار و فەقیر. بۆیە داواکاریەکە لەوەیە کەوا بێ ئەم بوونی پارە و بوونی داهات تەرجەمە بکرێت بۆ سەرمایە، تەرجەمە بکرێت بۆ ئیسtismار بۆ دروستکردنی هەلی کار. ئەم عقلیەتە لە لای حکوومەتیش لاوازە بەداخەوە لە لای خەڵکەکەش لاوازە. ئەوەندەی خەڵک دەنگ بە کەسێکە داکەوە وعدی معاشێکی ئەداتێ، ئەو نەدەنگ بە لایەنێک نادەکەوە وعدی حکوومەتێکی دەستپاکی بەتوانە بۆ خەڵکەدا لە کاتی هەڵبژارنەکانە. عێراق وەک وڵاتێک بە دۆخێکی هەسیارە گوزەرە بێت. زۆر شاری وێران بەهۆی شەڕەکانی داعشەوە. گەندەڵیە کە کەس ناتوانێت نوکوڵی لێ بکات. شەقامێکیش لە باکوور تا خواری و عێراق وا دەرناکەوێت لە بارودۆخەکان ڕازی بن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.